ڕۆژێکیان لە شاری سنە لە بەردووخانیات ڕاوەستا بووم لە بەرامبەر دووخانیاتەوە گاراژ بوو لە ئەو زەمانە ساڵانی 1954 و دەڵاڵێک لە ئەو گاراژە بوو نەوی هاشم بوو کاک هاشم تەواوی ڕۆژ هاواری دەکرد سەقز سنە کرماشان سنە مەریوان سنە مەریوان سنە من زاوەستام لە فکردامدا خۆ ڕۆژێ دابێ ئەو کاک هاشمان لە ڕاوەستی بڵێ سنە سلێمانی سنە سلێمانی سنە هەولێر سنە کەرکووک ئەوە بوو بە هۆی نووسینی ئەو چەند ڕسە کە دوایی خەڵک وەکو شار وەریان گرت و لەناو خەڵکدا بڵاو بووە. ئاخۆ دەبێ ئەو ڕۆژە بێ کاوەی کوڕم جانتای سەفەر کاتەشانی ئاخۆ دەبێ ڕۆژە هەبێ کاوەی کوڕم جانتای سەفەر کاتەشانی دەڵاڵانی بەرگاراژی شاری سنە هاوار بکەن سلێمانی سلێمانی. خۆشبەختانە ئەو ڕۆژە هات کاوەی کوڕمە جانتاکەی هاتست دەمە. ئێستا سنە نزیکی 1 ملیۆن نەفەر جەمعیەتیە ئەو وەختە ڕاست دەقیقەن سنە 25,000 نەفەر جەمعیەتی پێما ئەمە 30-40 نەفەر جوان بوون لە سەرەنجەشکە ئەو 30-40 نەفەرە ئەهلی متاڵا و ئەهلی خوێندنەوە و بەحس و فەحز و شتانە بوون و ئەکسەرەن پێکەوە بوون. ئەو 40 نەفەرە ئەگەر ئیستا تماشایان بکەی ئەو 30-40 نەفەران هونەر و فەرهەنگی ئێرانیان بەدەستەوەیە. ڕاست ئەو 40 نەفەرە هەموویان بوونە نووسەر و شاعر و سینماگەر و هەر کەسە بە جۆرێ لە عەباسی کەمەندیەوە بگرە کە ئێمە پێکەوە بووین هەر لە یەک جێگا زندگیمان دەکرد لەو 2 نەفەرەوە بگرە تا بێهروزی غەریپور قوتبەی سادقی خەلیلی کە هونەرپیشە بوون عەبدولمەلەکی کە هونەرپیشە بوون هونەرپیشە یانی ئاکتەری سینەما ئەوانە بوون. دوایەوە شاعیرەکان کە ئەکسەرەن ئەو دەستە بوون هەموو ئەو 30-40 نەفەر بوونە هونەرمەند. زەمانێک بوو کە هەر جۆرە فەعالەتی ترمان بە گوناح دەزانی ئیلا تێکۆشان لە ڕێگای شۆڕش و دژی ڕژیمیشە. من بۆ یەکەم جار سرودی کوردیم لە زیندانە بیست. نیوە شەو بوو لە قاوەشی زیندانێکە ئەدامی تاوانبارەکە بیری لە کازێوا کرد لە ژوورێکی پڕخەیاڵی شاری خەما ژنێ بیرەوەریەکانی دەنک وەک ملوانک بۆ گەردنی کۆڕپەهێشتانە هاتووەکەی پێوا کرد.
دەگۆڕەپانی سامنا کە سەگ و پۆلیس ئەیان لوراند لە ژووری دادگای شارە کاربەدەستان بۆ یادامی خەڵاتی مەرجانە دووران کاتژمێرە فێرگرتوەکە کاکەی تاوانباریش بەلەز شەوی ئەشکان هاتن قازی مەلا پۆلیس و میرغەزەب هاتن وتیان هانێ ئەوە پێنووس وەسیەتنامەکەت بنووسە وتی دەبێ سڵاو بنێرم بۆ کوێستان وتیان نابێ ئەویش لە وەسیەتنامەدا تفەنگەکەی دا بە سبەی بارەکەیان لە خەو هەڵسان تکێ فرمێسک لە چاوی ژن بەسەر کۆنای زەردیا تکا ئەڵقەی تەناف زریکاندی تاوانبار چوو بەرەو ئاسمان هەورەکانی کوێستان جمان ژنی ژانگرت و قیژاندی کۆرپەی سبەی هاتچە ئێواران غەم دێت و لە دەرکە دەدا ئێواران غەم دێت و لە دەرکە دەدا لە پەنجەرەوە هەڵدێم دەڕۆم خۆم لە نێو شوشەی بادەدا بشارمەوە کەچی دەبینم غەم پێش لە من لەسەر کورسی بەرامبەرم دانیشتووە و چەمەڕایە دەست لە ملم دەکا و دەڵێ دڵنیا بە من وەک شادی بێوەفا نیم هەر لە یەکەم ڕۆژی ژیانتەوە لەگەڵتا بوومە و هەتا دوا ڕۆژ بەجێت نایەڵم هەڵدەستی و ڕۆدەچێتە نێو شوشەی بادەکەوە دێخۆمەوە و تک تک لە چاوەکانمەوەدا دەچۆڕێ و دیسان دەگەڕێنەوە لام و بەرامبەرم دادەنیشی من تەژی دەردم نقمی هاڵاوی خەیاڵم شاعریکی شەوگەڕی مەستم ڕەنگە نەمناسیتەوە ئەم جارە بمبینی ڕەنگە نەمناسیتەوە ئەم جارە بمبینی بە فریوەرزی خەم دۆڵی دڵمی کردووە جێگەی ڕنووی ماتەم ون بووە سیمای زەمانی لاوەتی تەنیا تاپۆیەک ماوە ون بووە سیمای زەمانی لاوەتیم تەنیا تاپۆیەک ماوە تاپۆیکی نێو مژیکی خۆڵە مێشی خەم ڕەنگە چارەنووسی من وابێ ڕەنگە چارەنووسی من وابێ وەک چلۆن تەنیا لەدایک بووم هەر بە تەنیاش ڕاوێرم ژین تازە ئاخر هەر بە تەنیایی سەر بنێمە باوەشی مەرگ و باویە قوش لە کاولاشی نێو دڵی خۆمدا بۆم بخوێنێ سوورەتی یاسین
كس من غنى وشاعر دناسن رنجا الآنش هن أو كسانة من بنو سرد زانه يعني بيان وايا نسرا وشيروكا كانم بهسترن لا الشعر كانم إيدي أو شاشيني أخوانا بهو مسألة من بيش لا شيرو بيش لا الشعر بس شيروك أو داسم كيكرت حلا من دعليوا علاقي زور مبا أو شيرو كرازاني كدا فيرو وفيرو أو إنسان قديما ذاكر لديهاتا دشين مالا في رجنان لدوري كرسي دادا نشين تاد نيوشوان رازيان بماندك شيرو عندك مكما لم قريبا وبقرم لخوينا بجاكم جاب مرمو هم زامنا صورا كم دستي وردا باهر دا بوشرا وبي لدلمام دردا لا تفكرني شو رشيانا وكان من وشا خام وصار أدبيات كردي وتم بيش أويش هر شيء كردي نسي وأنا بوكا لا يودس فيك من رنگ اگر شیروکی فارسیم ادامه بدایا رنگ سرکوتوتو دبوم طالوی که کردی بنووسم بەڵام بە تەواوی وجودەوە عاشقی کوردستانم بە تەواوی وجودەوە عاشقی نیشتمان بوو هەر بۆیە هەر بە منداڵی ئاوێتەی سیاسەتم و زۆر لە ساڵانی تەمەنم ڕەنگە بڵند تەواوی تەمەنی داوەتیم لە زیندانەکان دەگوزارێت ماوەی 12 ساڵ زیندانم کێشا بەس بە خاتری ئازادی بە خاتری عشق بە ئازادی عشقی من زندگی من هەموو شتێکم ئازادی من نازانم ئازادی چییە نازانم دەبێ ئازادی چۆن بێت من ئازادی بەوە دەزانم کە ئینسان بتوانێت زندگی بکە یعنی ئەو جۆرەکە ئەو دەو دارە زنی دەکە ئەو جۆرەکە ئەو باڵندە بە ئاسمانەوە زنی کە ئینسانی وا زندگی بکات من هەرجو مەرج بە ئازادی نازانم بەڵام هەر جۆرە زوڵمێک لە ئینسان بە دژە ئازادی دەدات قەت هەواڵی شوێنی مەرگ و گۆڕەکەم لە کەس مەپرسە بەس من بەڵێنم بردە سەر پەیمانەکەم نەشکاند کاتی مەرجی دوا هەناسەم هەر بە یادی تۆ هاوکێشان دواوشەم هەر ناوی تۆ هەر ناوی تۆ هەر ناوەکەی تۆ
كتم بيني سدام شعري حسب زوين ملاد اسفري كتم بيني سدام شعري حسب زوين ملاد اسفري كتم بيني دفتري كي بيعظم يكسر دري من کە بۆ ماوەیەکی کەم بڕیارم بۆ خۆمدا بوو لەسەرەوەدا بمێنمەوە کار بکەم ماوەی 15 ساڵ لە سەردا مامەوە 15-16 ساڵ لە سوروا کارم کرد جار بە جاریش ڕووداوێکم بۆ دەخۆما دەکەوتمە زیندان و دەهاتمە دەڕەوە ئاوا داهاتم دەچوو بەرحاڵ سروا وەک پێشەنگی وەک قافڵە سالارێک لەناو ڕۆژنامە کوردیەکان لەناو ڕۆژنامە کوردەکاندا جێگەی خۆی کردووە لە واقعدا سروە توانی زۆر لە خەڵکی کوردستانیێران فێری کوردی نووسین و کوردی خوێندن بکات زۆر کەس لەگەڵی مخالف بوون بەڵام لێکیان خوێندەوە زۆر کەس ڕەخنەشیان لێبوو بەڵام قبولیشیان بوو لە ساڵی 1950 بە میلادی لەدایک بوو لە گوندێکی نزیکی شاری سنە بەناو گوندی مەلەکشا یا مەلەکشان گوندێکی چکۆلەیە گرێتی لە 6-7 ماڵەکە مردمێکی سادە و زەحمەتکەشی ژین و ساڵەهای ساڵە زندگی یەکسانێکیان هەیە و زندگی دەکەن و خەڵکێکی ساد و باش و بێغەڵ و باشن هەندێک لە دوای دەرچوونەکەت بۆ هەندەران نامەکەت هات دوای سەلام و چاک و خۆشی بە شادمانی نووسی بود شکر بۆ خوا کە سەرنجام لە دۆزەخی ئەو کوردستانە شێواوە ڕزگارمان بوو گەیشتینە ئەم بەهەشتە کاکی برا ئەو چەند وشەت وەک کەکرە بوو تاڵتر لە ژاری ماری قەف هەتا ناخی هەناومی سوود وەک خەنجەر بوو جەرگی پارچە پارچە کردم چۆن دڵت هات ئەو نیشتمانە وەک دۆزەخ بشوفێنی خۆتۆ منت باشە ناسی چۆنت توانی بەم زمان و کفت و لفتە ڕوو لە من کەیت و بمدوێنی کاکی برا ئەو وڵاتە هەڵقرچاوە ئەو خاکە لەت کراوە جەرگ سوتاوە ئەو بەندە نوچیا و دەشتە بۆ ئێوەمانان دۆزەخە بۆ من زێد و نیشتمانە کوردستانە مایەمان و هەتوان زام و بەهەشتە لەناو خانەوادەی ئەمە تقریبا سەواد و معلومات و خوێندەواری بووە تا ڕادێک بووە مامێکی من کتێبخانەی چکۆلێکی من لە بیرم هێشتا چوو بوومە مەدرسە و دەرسم دەست پێ نەکردبوو خۆم بۆ کتێبخانە مامەوە سەرگەرم دەکرد و پێشەوەی بەشەوە مەدرسە بە فێی خوێندن
بۆ سینەمام سەرەوە بوو کە ماوەم ئەوەندە سەختگیر بوو منی مەجبوور دەکرد کە شاری نالی لەبەر بکەم لە 5 ساڵان و 6 ساڵاندا شێرێکی واکە وەکوو بۆچی نەگەڕیم 100 کەڕەتم دڵدەژێنی 4 مانگە ڕەشەی شوشە لەسەر لاوە شکاوە کە شارە دژوارەکان بوو من مەجبورم کە لەو شارانە لەبەر بکەم بەرحەڵ ئەو جۆرە بنمە لەگەڵ شارە ڕاهاتم جگە لە شاری نالی شاری کتێبانی شێری وەفایی بوو شێری مەولانا بوو مەولەوی تاوکوسی وەلی دیێوانە کاتێکی گەیشت کە من بچمە مەدرسە و دەرس خوێندن کورکە مەلایەک لە گوندەکەمان بوو منیان بردە لای ئەو مەلا ئەوە مەلایەکی سێر بوو ئەو مەلای گوندی ئێمە بەباشی قورئانی دەخوێند و قورئانی تەدریس دەکرد بەڵام سەوادی نووسینی نەبوو نەدەتوانی بنووسێ هەر دێخوێندەوە و ئێمەشی ئەوا فێر کردو کە بخوێنی ئەوە بێنووسی من تا 2-3 ساڵیشە لای ئەو مەلا بوو لەو ساڵانەدا جگە لە دەرس خوێندن بەد بووم بە شواری بەڕۆماڵاتەکانی خۆمان کاتێ زانیان ناوت بووە بە جوانترین وشەی ئەوین دڵدارەکانە بزوێنی دەنگت بووە بە چەپکە تیشک شەوی چڵکە نەشڵەقێنی شارت داوە بە ژێر خەمی نیشتمانە و فرمێسک لە چاو هەژار ئەسڕەی هاتن سنگتیان هەڵدڕی کاتێ زانیان کوێستانت کردووە هێلانە بە شمشاڵی لولەی تفەنگ دڵدارەکان بۆ جێژوانی چیاچڕی هاتن سنگتیان هەڵدڕی